گفتوگۆی زیاتری ئەم دۆخە دەکەم لەگەڵ بەڕێز خەلفان تۆقی شرۆڤەکاری سیاسی لە مەسقەتی پایتەختی عومان لەگەڵمە. بەڕێز تۆقی زۆر بەخێر بیت بە کوردستان 24. سەرەتا پێم بڵێ لە گوتارە چاوەڕوانکراوەکەی کاتژمێر 4 بەرەبەیانی دۆناڵد ترامپ پێشبینی چی ئەکەن؟ چاوەڕێیەکەن کە بە گوتارەکەی دۆخەکە ئارامتر بکاتەوە یاخود گرشتر دەبێت؟ سڵاوتان لێبێ سپاس بۆ ئەم میوانداریە. لەبارەی پێشبینیەکانی من هێشتا کۆتایی جەنگ ڕناگەیەنێ، چونکە تا ئێستاش هەندێک ئامانجان بەدی نەهاتوون. ئێمە باسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناکەین بەتەنیا، چون بەڵکو باسی هەندێک ئەجندای دیکەش هەن، وەکو ئەجندای ئیسرائیلی. وەک خۆتان ئەزانن ئەمە شەڕێکی هاوبەشە، جەنگێکی هاوبەشە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەکەوە و لەلایەکی دیکەوە ئێران. بۆیە هەندێک لایەنی دیکەش هەن، ئەکتەری دیکە هەن، وەکو وڵاتانی GCC ئەنجومەنی هاریکاری کەندا. و بۆیە من پێم وانە ئەم جەنگە کۆتایی بێ. هەندێک ئامانج هەن، وەک وتم هەندێک مفاجئەش هەن کە دەیان بینین دەیان بیستین و لە ماوەی دەڕۆژی داهاتوو. ئەو مفاجعاتانە چییە بن بەڕێز خەلفان؟ من پێم وایە هێرشی زۆر تونتر دەبێ بۆ هەندێک ناوچە مەبەستم ژێرخانی وزە لە ئێران، و هەروەها هەندێک هێرشی دیکە دەبن بۆ سەر کوشتنی کەسایەتی لە ناوبردنی کەسایەتی دیاری ئێران، ئەوانەی کە قورساییان هەیە لە سیاسەتی ئێرانە. جیا لەوە من پێم وایە شتێک کە هاوڕان ڕێکەکەون لەسەری ئەنجاب لە ڕێی ئاشتیەوە بێ یاخود لە ڕێگەی هێزەوە لا گەروی هورموز. بەڵام من پێم وان نییە ئەوە بۆ چوونی خۆمە لەوانەیە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە لەو دەڕۆژە و ڕێکەوتنێک هەبێ لە نێوان ئەمریکا و ئێران لەلایەکی دیکەوە. لەو چارەسەرەی کە باسیەکەی وڵاتانی کەندا و ڕۆڵیان دەبێت یان نا؟ پێم وایە وڵاتانی کەندا و ئەکتەری سەرەکیە بن لەو چارەسەرە سیاسیە و لەو ڕێکەوتنی کە لە نێوان ئەمریکا و ئێران دێتە ئاراوە. لەگەڵ ئەوەشدا ئەجەنداکە ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل پێکەوە هەیەە، من پێم وایە هەوڵەدەن گوشاری زیاتر و زیاتر ئەخەنە سەر ئێران و ئێرانەکەوێتە ژێر گوشار و ئێرانیش بە بۆچوونی من تەنازولات دەکە، سازشی زیاتر دەکە. بە زۆری ئەوەی کە لە ساڵی 2025 قسەی لەسەر کرا و ئەم تەنازولاتی زۆر زیاتر دەکا. ئەو کاتێک کە دانوستان هەبوو لە سەڵتەنەی عومان و دواتر گوازرایەوە بۆ سویسرا. بۆیە من پێم وایە ئەمریکا و هەست دەکا بەوەی کە ئەوەی کە ویستوێتی بەدەستی هێناوە. باشە، ئەچمەوە سەر یەکەم دێڕی وەڵامیان پرسیارم کە گوتت وڵاتانی کەندا و ئەکتەری سەرەکیە بن. چۆن ئەکتەری سەرەکیە بن؟ ئایا ئێستا هیچ جموجۆڵێکی نێوەندگیری هەیە لە نێوان ئێران و ئەمریکا لەلایەن وڵاتانی کەنداوەوە، یان هیچ هەوڵێک هەیە بۆ گفتوگۆ؟ لەبارەی وڵاتانی کەندا و هەر لە سەرەتاوە هەوڵی هەنداوە بۆی کە سەرۆک ترامپ قایل بکەن بۆی کە لە شەڕی جەنگ دووری بخەنەوە و بە ڕوونیش وتویانە کە ڕێگە نادەن ئاسمان و زەوی وڵاتەکەیان لە ڕێگەیەوە موشکی ئەمریکی بەکاری بێنێ دژ بە ئێران و بەردەوامیش وتویانە لە پشت پەردەکانیشەوە چارەسەریان خستووەتە ڕوو چارەسەری گونجاو بۆی کە چارەسەرێک دەست نەبات بۆ مەبەستمەوەی ترامپ دەست نەبات بۆ کردەی سەربازی و گوشاریش هەبووە لە وڵاتانی کەنداوە بێجگە لەمانە لەسەر ئەمریکا و بۆ ئەوەی کە
بەڕێگەی دیبلۆماسی کێشەکە چارەسەر بکات و هەوڵیش هەیە بە دڵنیام لەوەیەکە لەگەڵ چین لەلایەکەوە لەگەڵ رووسیا لەلایەکی دیکەوە و هەروەها نێوەندگیریش هەیە کە نامەکان ئەگۆڕێتەوە لە بینی وڵاتانی کەنداو لەگەڵ ئێران من پێم وایە عمان ئەو ڕۆڵە ئەگێڕێ ئەمە ڕانەگەیەندراوە بەڵام جوڵەیەکەیە لە پشت پەردە دوو لە چاوی کامێراکان چونکە وڵاتانی کەنداو زۆرترین زیانیان بەرکەوتووە لەم جەنگە خەلیج شوێنێکی ئاسایش و شوێنی وەبەرهێنان بووە ئابوووریەکی زۆر باشی هەبووە ئەم جەنگە وای کردووە کە هەموو وەرەقەکانی تێکەڵ کردووە و وەبەرهێنانی ڕاگرتووە خۆشگوزەرانی ڕاگرتووە لە وڵاتانی کەنداو و من پێم وایە زیانەکانیش زۆر زیاترن لەسەر وڵاتانی کەنداو وەک لەوەی کە وڵاتانی دیکە لە ماوەی ئەم مانگ و سێ ڕۆژەی جەنگە هێشتا زیاتریش دەبێ ئەگەر بێت و ئەم جەنگە بەو شێوەیە بەردەوام دەبێ ئەتوانم بڵێم نزیکەی ملیۆنێک بەرمیل و ئێستا بە ڕێژەیەکی زۆر لە 11 ملیۆنەوە زیانەکەی گەیشتۆتە 11 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە ئەمە زۆرە بێجگە لە گەشت و گوزار بێژگە لە پرۆژەکانی گەشەپێدان و بەرهێنانی بیانی لە وڵاتانی کەنداو کە دەهاتنە وڵاتانی کەندا و بەرهێنانیان دەکرد بەهۆی ئاسایشەکەیەوە ئەمانە پێ دەڵێن دۆمینۆ ئفکت واتە وەکو پولی دۆمینە یەکێکیان بکەوێ بە دوایە هەتا ئاخیر هەموو ئەکەون بۆیە دەرەنجامەکەشی دوای کۆتایی جەنگیش ئەم کاریگەریانە هەر دەمێنێ و کاتێکی زۆری دەوێت ئەو کاریگەریە چۆن دەبێت بەڕێز خەلفان منم پرسیارە ئاڕاستی هەموو میوانەکانمانەکەم ینی پێیانەڵێم ئەگەر ئێران بەو شێوەی ئێستا مایەوە ینی لە قسەکانی دۆناڵد ترامپیشەوە دەرناکەوێت کە بێ بە تەواوی حکوومەتی ئێستا و دەسەڵاتدارانی ئێستای ئێران بگۆڕێت ئەگەر ئێران بەم شێوەیە مایەوە کاریگەریەکەی ئەو هێرشانەی کردوێتە سەر وڵاتانی کەندا و چی لەسەر پەیوەندیەکانی وڵاتانی کەندا و ئێران بەجێ هێڵێت کاریگەریەکەی با بڵێن ئەو کاریگەری کە دەمێنێتەوە زۆر گەورە بێ لەسەر پەیوەندیەکانی وڵاتانی کەندا و ئێران کاتی زۆری دەوێ بۆیە من پێم وایە دوای ماوەیەکی زۆر پێویستە لەسەر وڵاتانی کەنداو دانیشن لەگەڵ لایەنی ئێرانی دانیشن و بزانن چۆن ڕێکەوتنێکی دیکە بکەنەوە پەیوەندیەکان باش بکەنەوە چکە برینەکە قوڵە و ئێران هێرشی کرد سەر وڵاتانی کەنداو بەڵام بەرژەوەندی باڵای وڵاتانی کەندا و ئاسایشی هەرێمی لە ناوچەکە و پرۆگرامی پەرەپێدانی ئابووری و بازرگانی لە وڵاتان ئەوە دەخوازێ کەم پەیوەندیە چاک بکرێتەوە ئەم برینە ساڕێژ بکرێ بەڵام کاتی دەوێت و کاری لە پێشنەی وڵاتانی کەندا و دوای ئەم جەنگە دەگۆڕێ بەڵام ئێستش بەردەوامن بە بۆچوونی من لەگەڵ ئەمریکەکانیش بەردەوامن و دوای ئەم جەنگەش هەر دەمێنێ پەیوەندیەکە هەر بە بەهێزی دەمێنێتەوە بەڵام پێویستە هەموو ئەوەی کە با بڵێن زیانی بەرکەوتووە چاک بکرێتەوە بچێتەوە شوێنی خۆی وەکوتم کاتی دەوێ سەڵتەنەی عمان ڕۆڵێکی گرنگ دەگەرێت لە ڕۆژانی داهاتوو کەواتە تۆ بڵێ وڵاتانی کەندا و ینی ئێران وەکو هەڕەشەیەک نابینن لەسەر خۆیان باسی داهاتووەکەین لە داهاتووە دەبێ ڕژێمی ئێران حکوومەتی ئێران و وەکو پێشوو نابێ و نابێ وەکو پێشوو بێ چونکە ئەم جەنگە ئەم نیزامەی لە ناو برد بۆ ئەوەی کە من باسیەکەم ئاسانە بۆ ڕژێمی داهاتووی ئێران ئەو کاتە جەنگێکی سارد دەست پێ دەکا یاخود ئەوەی کە دژی ئیسرائیل و ئەمریکا کراوە بە چەک نابێ بە شەڕی سار دەبێ بۆیە من پێم وایە ئێستا ئێران ڕژێمی ئێران دەگۆڕێ و تێئەگا لە پێدراوەکانی دوای ئەم جەنگە و تێئەگا لەوەی کە جەنگ هیچ لە بەرژەوەندی کەس نییە لە بەرژەوەندی ئێرانیش نییە نابێ و ئەگەر بیاوێ وەکو وڵاتێک وەکو سیستەمێکی فەرمانڕەوا بمێنێتەوە لەوێ لە ناوچەکە دەبێ هەنگاو بنێ
و ئەبێ ئەم لێکەوتانەش قبول بکە و لەناو خەڵکەکەشیدا درز دروست دەبێ کێشە دروست دەبێ بۆیە ئەبێ ئێران لەم زمانە تێبگە لە قۆناغی دوای جەنگ تێبگە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە سیاسیەوە ئەگینا ئێران دەبێتە وڵاتێکی تەواو پەراوێزخراو و لەگەڵ وڵاتانی کەندا و جیهانی یعنی مەبەستت ئەوەیە لە دوای جەنگ ئێرانێکی تەواو جیاواز لەوەی ئێستا بینین؟ زۆر بەدڵنیاییەوە و بەڵگەشم لەسەرەوەی کە ئەیڵێم ئەوەیە هیچ هاوپەیمانی نامێنێ نە وڵاتانی کەندا و نە رووسیا نە چین بۆیە بەرژەوەندیەکانی چین و کەندا و زۆر گەورەترن و بەرژەوەندیەکانی رووسیا و کەنداویش زۆر گەورەترن بۆیە هەمووان دەستی پێوە دەگرن ئەگەر ئێران هەڵسوکەوتەکانی خۆی نەگۆڕێ من باسی وڵاتانی کەندا و دەکەم دەبێ هەڵسوکەوتی خۆی بگۆڕێ بۆیە هەمان شت بۆ وڵاتانی دیکەش ئەمانیش بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن سین بە دوای بەرژەوەندی خۆیەوەدی و بەرژەوەندی گەورەشی وڵاتانی GCCین وڵاتانی عەرەبین وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەنداون و رووسیاش بە هەمان شێوە ئەویش بەرژەوەندیەکانی ئەون وڵاتانی کەنداون بۆیە دەستیان لێ هەڵناگرن لەگەڵ وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبی سەرڕای ئەوەی کە بەرژەوەندی هاوبەشەیە لە نێوان چین و ئێران چین و رووسیا بەڵام سەرڕای هەموو ئەوانە ئەگەر بێت و بەراوردی بکەی بەشی زۆری و ئەتوانم بڵێم پشکی شێر وڵاتانی خەلیجن. بەڕێستەوقی لەبارەی گەروی هورمزەوە ئێستا دۆناڵد ترامپ دوایین قسەی ئەوەیە کاڵێت هەتا گەروی هورمز نەکرێتەوە ئێمە دانوستان ناکەین نێرانی ژەڵێت گەروەکە کراوەیە تەنیا نایڵین کەشتی دوژمنان پێیان تێپەڕێت بە بڕوای ئێوە چی وا لە ئێرانە کات کە گەروی هورمز بکاتەوە؟ ئەو گوشارانەی کە ئەخرێنە سەری بەڵام من پێم وانە کە ئێران گەروی هورمز بکاتەوە بۆ هەمووان بەم ئاسانیە هیچ چارەسەری نییە دەبێ بەکردەی سەربازی بێت چونکە گوشارێکی سەربازی یەک کارتی بەدەستەوە ماوە ئێران ئەویش گەروی هورمزە ئەگەر ئەوەشی لەدەست بڕوە زۆر لاوازە بێ و ئێران ئەو کاتە چۆکدا ئەدا بۆ ئەمریکا و ئەمریکا کۆنتترۆلی هەموو شت دەکا وەک لەوەی کە ئێستا هەیە زیاتر و زیاتر بێجگە لە گەروی هورمز ئێران هیچ جۆرە کارتێکی گوشاری دیکەی بەدەستەوە نەماوە بۆیە بە ئاسانی واز لەو کارتەی نایێنێ. گوشاری سەربازی ڕێگە چارەیە بۆ کردنەوەی گەروەکە بەڕێستەوقی؟ من پێم وایە بەڵێ هیچ چارەسەرێک نەماوە هەمووان هەوڵەدەن چین هەوڵی داوە رووسیا هیچ بەرژەوەندێکی ڕاستەوخۆی نییە لەم بابەتەدا و زیانی بەردەکەوێ ئەگەر بێت و گەروی هورمز بکرێتەوە چونکە ئێستا دەستی باڵا لای رووسیا لە ڕووی وزەوە وڵاتانی کەندا و هەوڵیان داوە و گوشاریان کردووە و ئەوەی پێیان کراوە پێم وایە تاکە چارەسەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە چارەسەری پێیە بۆ کردنەوەی گەروی هورمز ئەنجا بە ئاشتی بە یا بەجە. زۆر سپاس دەکەم بەڕێز خەلفان تەوقی شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ شرۆڤ ڕوونکردنەوەکانت لە مەسقەتی عەمانەوە لەگەڵم ڕووی دەستخۆش.